لا دوێنێ بەرواری دوێنێەوە تا 16 2019 لە چوارڕداوی زیادا دوو کەس گیانیان دەستداوە واروەها 5 کەسیش بریندار بوون لەم ڕووداوانەدا کە ڕداوی ڕداوی تەقەکردن بوو کە دوو کارمەندی کۆمپانیای گارێکس لە کاتی دەمەقاڵەکردن لە کاتی ئیشکردندا یەکێکیان بەچەکی تاپڕ تەقی لێ کردو و بریندار کراوە هەروەها لە ڕداوێکی تریشدا کە ئەمڕۆ بەیانی بووە کە ڕداوێکی هاتچۆ 4 کەس تێدا بریندار بووە و ئەوەی دەمێنێتەوە ڕداوێکی ترا کە ئەم شەوی ڕابردووکە ڕوویداوە گەنجێکی تەمەن 27 ساڵ بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە سنووری ناحی حازیەوە بەداخەوە گیانی دەستداوە و هەروەها هەر شەوی ڕابردوو لە سنووری قەڵازێەوە تا قەزای پشدەر حاڵاتێکیش بە چەکی جۆری کلاشنکۆف دەستڕێژی لێکراوە و چەند فیشێکێک بەرجەستی کەوتەوە بەداخەوە بۆ هێوەی گیانی دەستداوە بەڵام لە ئێستادا هۆکارەکەی نادیارەوە هێزەکانیشمان سەرقاڵ لێکۆڵنەوە بردن بۆ سەرجەم ئەم ڕووداوانە دۆسیە لێکۆڵنەوە کراوەتەوە ڕێکاری یاسایی گیراوەتە بەر و لەگەڵ بە ڕێز دادوەریش لەسەر خەت بووین و هێزەکانمان کۆی گشتی بۆ شوێنی ڕووداوەکان بە گوێری سنووری بنکەکانیان و بەڕێبەرایەتەکان بەشەکانیان چونەتە شوێنی ڕووداوەکە کۆنتڕۆڵ ڕووداوەکان کراوە